بەڵێ سلااوان لێبێتن لە ئیداری سۆران هاوشەوەی شارژارسکانی ترێری کوردستان قەیرانی غاز بەردەوامی هەیە وەک ئەبینن ئەمڕۆژ هاوڵاتیانێکی زۆر لە بەردەم کارگەی غازی سەریبارن لە ئیداری سۆران هاوڵاتیان هاتون لێرە نۆریان گرتووە لە بەیانیەکی زووەوە هاتون تاوەکو ئێستا غازدا بەشنەکراوە دیارە ئیداری سۆران ئەڵێمە سیتر لە کارگەکان غاز بەسەر هاوڵاتیان دابش ناکەین بەڵکو لە ڕێی بریکارەکانی خۆراکەوە دابشەکەین بەڵام تاوەکو ئێستاڕۆ دابش نەکراوە هاوڵاتیان گلەی زۆریان هەیە من یەکێک لە هاوڵاتیەکانم لەلا ئەبێ ئەگەر بیتە ئێرە سلااوس لێ بێتن لە کێوە هاتووی نۆڕی غاز گرت وڵی لە شەشی سبینەوە هاتووینە یعنی ئەمن وەکو پێشمەرگەمە لە محوەری غازر دەوامەکەم ئەمە کە لە دەوامین دەستمان لەسا لولیەی تفەنجی خۆمانە دەستمان لەسەر تفەنجی خۆمانە کە درۆنێک یان تشتێک ئاراستەی کوردستانی ئەکەی بەرپێچی بدەینەوە لۆ ئەوەی خەڵکی کوردستان پارێزراوبی کە دەینەوە ماڵی خۆش ئیسراحەتی نییە هاتینەوە لە شەشی سبینەوە من لێرە ڕاوەسایمە لۆ یەقلی نەغازی کە لە ماڵێ بێغازم وەڵی چاوشۆڕی داکم بوویمە هەندی بچم و بێمەوە بڵێم غاز نەبوو چ بکەم یعنی کاکە ئاسانکاری لۆ بکەن کاکەلگورد ئەڵێ بریکار دایتی نەبریکاری 4,000 شتێک بریکارە لە ئیدارەی سەربەخۆی سۆران یعنی ئەگەر هەر ڕۆژێت و بدێدە بریکاران بە چ ڕۆژی خنە غازەکەت بە بەردەکەوی ئەوەش ئەبیتە هۆی ئەوەی کە ئەتوو لە ماڵێ تێدا شەرمەزار ببی نە و هەوڵ بدە غازی زیاتر داوا بکەی هەوڵ بدە کە بە نرخەکی گونجاو بدەیە خەڵکی نەکو بە گرانتر بدەیە خەڵکی بەڕاستی خەڵک لێرە لە خۆی بێزار بووە ئێستا ئەو ئافرەتانێک کە لە پشتە من دەرەکەون لە شەشی بەیانی دەگە من لێرە ڕاوەستاون حاڵی برای خۆم پێڵەن وەڵامیان چێ بۆ ئێوە وەڵامیان ئەوەیە کە دایتیانە بریکاران هات ئەسڕی بریکاریش دێ کاکە ئەوڕۆ بێغازین ئەوانەی کە بە مەجبورینە بدەنەوەن هەرکۆچی باڵویان عیلاسکەن ئێوەڵە غاز بە 30,000 ناکڕێ لەو نەبوونیە کاکە بەڕێز سپاس هاوڵاتی تر هەوڵە دەم وەربگرم سلااوان لێبێ لە کێوە لێرە لە نۆڕی غاز وەڵی سعات 5 وە لێرەمە تاوەکو ئێستادا بەش نەکراوە وەڵامیان ئێستاوتە معمەر غاز پڕ غازە تەوجع ناکەن غاز بۆ بەو شێوەیە پێتان وایە غاز بوونی هەیە هەیەوەتە غاز پڕە ئێستا و محمەلە پڕ لە غازە هەر چاویان گرانیە بەگرانی بیفرۆشن بەڕاستی دەڵێن دەدەینە باە ئابای چیە آخر کا درایتە باە تا ئێستا نەدرایتە باە درێکن چەند ڕۆژە بێغازی لە ماڵەوە سێ ڕۆژە بێغازم لە ماڵەوە هیچ غازمانە گرفتی شیولێنانتان بۆ دروست بووە لە ماڵەوە دەبی سۆبە یارکەی شیوێ لەسەلێنەی نفتیش نییە ئەوش ئەبتە سەربار نەوتیش گرانە لە بازار گرانارێ وەڵڵا زۆر سپاس دەکەین زۆر سپاس بەڵەمە ڕای بەشێک لە هاوڵاتیان بوو لەسەر گرانی غاز وە کە بینێن لە دیمەنەکانی تاوەکو ئێستا هاوڵاتیان هەر لێرە هەن بەڵام پێیان ڕاگەیاندون کەوە لە کارگەی غاز بەسەر هاوڵاتیان دابش ناکرێت بەڵکو بگەڕێنەوە لە ڕێی بریکارەکانی غازەوە هەوڵ ئەدەن دابش بکەن بەڵام هاوڵاتیانمە خۆیان ئاماژە پێدەن چەندین ڕۆژە بێغازن ئەمە وای کردوکوا بین لە بەردەم کارگەکانی غاز نۆرە بگرن بۆەوەی غازیان بەسەر دابش بکرێت دۆخێشی خراپ هاتۆتە ئاراوە هاوڵاتیان غازیان پێدابین ناکرێت وە سەرڕای ئەوەش کە نەوتیش گرانە بە هەمان شەوە سوتەمەنی بەعام گران بووە نەوت بنزین دۆخێکی زۆر خراپی بۆ هاوڵاتیان دروستکرێت بەڵام زانیاریەکان بوون ئەگەرە مولای ئەوە.